پرسی بێکاری و ژماری دانیشتوان لە عێراقدا و ئەو دەرچوانەی کە لە زانکۆ و پەیمانگاکان دەردەچن دەیانەوێت لە پسپۆڕی خۆیان کار بکەن کە بەداخەوە لە عێراق ئێستا ڕەنگامە بە ئاراستەیەکی دیکە کاری لەسەر بکرێت ئەوانەی کە دەردەچن لە پیشەکەی خۆیانە ئەو بڕوانامەی کە وەری دەکردن ناتوانن دابمەزرێن و کار بکەن و پیشەکەی خۆیان مبارەسە بکەن و کاری پێ بکەن بەڵکو هەوڵ دەدەن ئەوانی کە دەیانەوێت ئیش بکەن بژێوی ژیانیان دابین بکەن بەڕێگای دیکە بەشێکیان بژێوی ژیانیان دابین دەکەن دیارە هەر لەسەرم بابەتەش پێشتریش و تەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق باسی لەوە کردووە کە 500,000 دەرچوو لە زانکۆ و پەیمانگاکانە چنە بازاڕی کارەوە وەزارەتی پلاندانان ئەڵێ بەهۆی چەناستەنگیەکەوە کەرتی تایبەت ناتوانێت ڕۆڵی خۆی بۆ دابینکردنی هەلی کار بگێڕێت کەواتە ئەم خەڵکە ئەم دەستی کارەی کە لەناو عێراقا هەیە پێویستە چی بکەن حکوومەتی عێراقی چی دەکات لە ساڵی 2022دا ڕێژەی بێکاری لە وڵاتی عێراقا لە 16.5 بووە کە بە ساڵانیش نزیکەی 500,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دەچنە بازاری کارەوە ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆ خەڵکی عێراق یعنی لە عێراقا کەی پلانە گونجاوەکە دەگیرێتە بەر بۆ ئەوەی بوژانەوە دەست پێ بکاتەوە خەڵکی عێراق بچنەوە سەرکار گەنجەکان ئەوانەی کە توانای کارکردنیان هەیە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولزەهرە هەنداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق ڕاستەوخۆ لە بەغاوە میوانی ئەمێ گفتوگوێن بابەتاکەین بەڕێز عەبدولزەهرە هەنداوی زۆر سپاسی ئامادەبوونی جەنابەتەکەین بەر لە هەموو شتێک ئەگەر باس لە ڕێژەی ژمارەی دانیشتوانی عێراق بکەین لە 2022دا 23دا ژمارەی دانیشتوانی عێراق بە چەند مەزەندەکرا و چاوەڕێ دەکەن بۆ 2024 ژمارەی دانیشتوانی عێراق ببێ بە چەند میوانداریکردنم و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەران و هیوای سەرکەوتندا بۆ دەخوازم و هیوادارم ساڵی تازە ساڵی پڕ دەستکەوت و پڕ ئاسایش بێ بە وڵاتەکەمان بۆ هەموو لایەک بەڵێ دووبارە زۆر سپاس سەبارەت بە ژمارەی دانیشتوانی عێراق کە ئێمە لە عێراق هەمانە لە ساڵ 2023دا بە 43 ملیۆن کەس مەزەندە دەکرێت لەگەڵ ژمارەیەک زیاتر یاخود کەمتر کە لەو نسبێش بێگومان ڕێژەی نێر بە نسبێشی زیاترە بەراورد بە ژمارەی دانیشتوانی ڕەگەزیمێ لە دەتوانین بڵێین بەغدا زۆرترین دانیشتوانی هەیە دوای ئەوە پارێزگای نینەوە دوای ئەوە پارێزگاکانی تریش ژمارەی جیاواز لە هەمان کاتدا ژمارەیەک لە دانیشتوانی پارێزگاکانی تر زیاتر لە 2 ملیۆن کەسی تێپەڕاندووە بە هەمان شێوە ژمارەی دانیشتوانی پارێزگای ئەنبار بە 2 ملیۆن کەس مەزەندە دەکرێت دوایەوە پارێزگای موسەنە کە نزیک دەبێتەوە لە ملیۆنێک دانیشتوو یان زیاتر بۆ ساڵی داهاتوو ئێمە پێشبینی دەکەین لە ساڵی 2024دا ژمارەی دانیشتوانی عێراق 1 ملیۆنی تر زیاد بکە بەو پێش دەتوانین بڵێن ژمارەی دانیشتوانی عێراق لەم ساڵدا 44 ملیۆن کەس تێدەپەڕێنێت بێگومان بابەتی ئەگەر ئەم سەرژمێریەش کە ئێستا پلانمان بۆی داناوە لە کۆتایی ئەم ساڵ ئەنجامی بدەین بێگومان ژمارەی دروستی دانیشتوانمان دەست دەکەوێت باش ئەمەی کە جەنابە باسی لێوە کرد بە وردی باسی لە ژماری دانیشتوانی پارێزگاکانی عێراق کردە کە بەغداد پشکی شێری بەردەکەوێت لەم زۆر بوونەیە بەڕێز عەبدولزەهرە یعنی ئەمەی کە ژماری دانیشتوانی عێراق زیاد دەکا لە دوو ڕەهەندەوە باشە دوو ڕەهەندی هەیە دیوێکی باشی و دیوێکی دیکەی هەیە کە ڕەنگە باش نەبێت دیوە باشەکەی ئەوەیە کە ژماری دانیشتوانی عێراق زیاد دەکا کە خەڵکی عێراق هێشتا بای ئەوە ئەمەلیان هەیە بۆی کە ژیان لە ناو عێراقا دەکەن دیوێکی دیکەی هەیە ئەویش کە لایەنە حەز ناکەم بڵێم خراپ بەڵام خراپەکەیە ئەوەیە کە ئەم ژماری دانیشتوانە پێویستیان بەکارە پێویستیان بە بژێوی ژیانە پێویستیان بە ژیانێکی ئارامە پێویستیان بە خزمەتگوزاریە
ئەمانە لە ناو عێراقدا شوێن دەگرن. یعنی چی دەکرێت با سەرەتا لە دەستپێکردنی کارەوە باسی لێەوە بکەین، چی دەکرێت بۆ دۆزینەوەی کار، ڕخساندنی کار بۆ ژماری دانیشتوان بۆ خەڵکی عێراق، چ گەنجان بێ چ ژنان بێ، تەنانەت دەوانیشی کە تەمەنێکیان هەیە زۆر جار لە ناو عێراقە دەیانبینین کاری دیکە دەکەن کە تەمەنی خانە نشینیشیانە. وبصراحة أقول أنه نسبة السكان زيادة السكان ژمارەی دانیشتوان زیادبوونی ژمارەی دانیشتوان ئەگەر ئێمە بەراوردی کەین بە شێوەی ستانداردی بێگومان ژمارەی دانیشتوانی عێراق لە ئاستی ستاندارد زیاترە، ئەوە ڕاستە. ئەوەش پێویستی بەوەیە کە ئێمە سیاسەتێکی تایبەتمان هەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان. پێویستیمان بە پرۆژەی پەرەپێدانی بەردەوام هەیە و زۆر گرنگە و پرۆژانە لە ئەرزی واقعدا ببینین. لە هەمان کاتدا گرنگە حکوومەت و وەزارەتی پلاندانانیش ڕوانگەیان هەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخە. بۆیە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق هەروەکو لە دوایین پامی خۆیدا لە سەری ساڵدا ڕایگەاند کە ئەم ساڵ ساڵی دەستکەوتەکان دەبێت بۆ حکوومەت. بۆیە چاوەڕێ دەکرێت لەم ساڵدا پرۆژەی خزمەتگوزاری باش تەواو بکرێن بە ڕێژەیەکی باش. ئەوەش هەمووی دەچێتە خزمەتکردنی هاوڵاتیان و ئەو بەشێکە لەو پلانێک کە حکوومەتی عێراقەتی بۆ چۆنیەتی باشترکردنی ژیانی خەڵکی عێراق کە هاوکاتە لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان. بێگومان کۆمەڵێک ڕوانگەی تریش هەیە کە کاری لەسەر دەکرێت بە کۆی گشتی. ئێمە بەپێی ئەوەی کە لە توانادابێ بەپێی ئەو توانە مرۆیی و مادەی کە لە بەردەستدابێ هەوڵ دەدەین لەسەر ئاستی هەموو عێراق لەسەر ئاستی پارێزگاکان پرۆژەی باشمان هەبێ. ئەو پرۆژانە بە جۆرێک بن ڕنگدانەوەی زیادبوونی ژمارەی دانیشتوان بن لە هەر پارێزگایەک و لە عێراقیش. وەزارەتی پلاندانان لە ئێستادا لە کۆتایی ئامادەکردنی ڕەژنووسێکدایە کە ماوەکەی 5 ساڵە تایبەتە بە چۆنیەتی مامەڵەکردن لەگە زیادبوونی ژمارەی دانیشتوان و ئەوە دەچێتە چوارچێوەی پرۆژەیەکی استراتیژیمان. لە هەمان کاتدا ئێمە لە ماوەی ڕابردوودا پرۆژەی نیشتیمانیمان تایبەت بە دانیشتوان پەسەند کرد کەویش پەیوەست بوو بەوەی کە هەر تاکێک لە وڵاتەکەماندا لە لەدایک بوونیەوە چی پێویستە لەوانە چاودێری تەندروستی، خوێندن، دابینکردنی هەلی کار، دابینکردنی شوێنی وەرزشکردن، هاتوچۆ، نیشتە جێبوون، خوێندنی باڵا، هەر تاکێک پێویستی بە هەموو ئەو خزمەتگوزاریانە هەیە کە پێویستە دەوڵەت بۆی دابین بکات. لە چوارچێوەی پرۆژە 5 ساڵێکەشماندا ئێمە دوو بشمان لە خۆگرتووە کە زۆر گرنگە. یەکەم پەیوەستە بە خزمەتگوزاریەکان باشترکردنی، دووەم تایبەتە بە بوژانەوە و گەشەپێدانی کەرتی ئابوووریەکەمان. بێگومان باشتربوونی دۆخی ئابووری وڵاتەکەمان بە شێوەیەکی گشتی کاریگەری باشی دەبێ. لەمڕۆوە جێی سوپاسە کە سندوقی نێودەوڵەتی هاوبەشمانە و هاوکارمانە بۆ ئەنجامدانی چالاکیەکانمان. لە هەمان کاتدا هاوکارمانە لەوەی کە ئێمە پشت بکەینە یەکسەرچاوی داهات و هەوڵدەین داهاتی دەوڵەت فرەجۆر و فرەسەرچاوە بکەین. من ئەمێ لێرەیە ڕات بگرم بەڕێز عەبدولزەهرا، چەند شتێکە باس کرد ئەمێ بەسەر ماتێ نەپەڕێ. لەلای من بۆتە پرسیار، لەلای من بۆتە پرسیار دەمێ بەسەر ماتێ پەڕ نەبێ. بۆ نمونە باسی لەوە کرد پێویستە ڕوانگەیەکمان هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە بۆ دانیشتوانی عێراق هەیە سەبارەت بە بێکاری. ئەمێ بزانم ڕوانگەی وەزارەتی پلاندانان بە هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراق محەممەد شیاع سوودانی چی دەبێت؟ باسی لەوە کرد کەوتوێتی ساڵێکی خۆش دەبێت، بەڵام ئەم ساڵە خۆشە پێویستی بە پلان هەیە. هیچ پلانێک هیچ مژدەیەکی خۆشتان هەیە بۆ خەڵکی عێراق لە 2024دا هەم لە ڕووی هەلی کارەوە هەم لە ڕووی خۆشگوزەرانیەوە؟ نایەوە بێگومان دۆسیەی بێکاری یەکێکە لەو دۆسیانە کە گرنگە. حکوومەت بە
بە شێوەیەکی زۆر تایبەتکاری لەسەر دەکا بە تایبەتی جەنابی سەرۆکوەزیران کە ئاماژەی بەوە کردووە ئێمە ئەمساڵ دەکەینە ساڵی دەستکەوتەکان لەو چوارچێوەیەدا بێگومان جێبەجێکردنی پرۆژەکان و بە کارخستنەوەی پرۆژەکان بێگومان لە چوارچێوەی خۆیدا دەرفەتی کار دەڕەخسێنێ باشە لە هەمان کاتدا بێگومان پرۆژەی گەورە هەیە کە ئێمە ئومێدمان وایە لە ئەم ساڵدا تەواو ببن یەکێک لەو پرۆژانە کە گرنگە دەست پێ بکات بریتە لە پرۆژەی ڕێگای گەشەپێدان کە ئێمە تەسەوڕ پێشبینی دەکەین ڕێژەیەکی زۆر زۆر هەلی کار بڕەخسێنێت لە هەمان کاتدا ئەم پرۆژەیە وڵاتانی ناوچەکە وڵاتانی دراوسێمان زۆر پێشوازیان لێ کردووە و ئامادەیان دەربڕیوە کە بەشدار بن تێیدا لە هەمان کاتدا بە پەسەندکردنی یاسای بودجە لەم ساڵدا ژمارەیەکی زۆر پرۆژەی وەبەرهێنان پێشکەش کراون و بەشێکیان مۆڵەتیان وەرگرتووە ئێستا کاریان تیا دەکرێت من پێم وایە هەموو ئەو شتانی کە باسمان کرد بەشێکە لە هەوڵی ئێمە بۆ زیادکردنی هەلی کار بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەی بێکاری ئێستا ژماری بێکاری لە عێراق بە چەند مەزەنداکرێت و بەپێی پارێزگاکانی جەنابە باسی لەوە بکەیت ڕاستیدا ڕێژەی بێکاری کەوەی کە ئێمە هەمانە بۆ ساڵانی پێشتر دەگەڕێتەوە یەکەمیان بۆ ساڵی 2021 دەگەڕێتەوە کە لە بەردەسمانە کە بێگومان پەیوەست بوو بە ئامارێک لە سەردەمی کۆرۆنا دەستمان کەوتە بوو و ئەو ئامارە دەتوانین بڵین زۆر واقعی نەبوو ڕنگدانەوەی ڕاستی نەبوو بۆیە لە ئێستادا ئێمە چاوەڕێی پرۆژەیەکین کە پەیوەستە بە چۆنیەتی وەرگرتنی ئاماری بێکاری ئێستایمەکاری لەسەر دەکەین و ئەم پرۆژەیە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش دەکرێتەوە دوای ئەوە ئێمە ڕووپەیەکی ترمان هەیە کە تایبەتە بە هەژاری و بێکاری واتە بەیەکەوە لە هەمان کاتدا لەو ڕووپەیەدا ئێمە دەمانێت بزانین هەر خێزانێک ساڵانە یا خود مانگانە خەرجی چەندە و داهاتی چەندە بەڵێ ڕێژەی بێکاری بەپی تازەترین ئامارکەلای ئێمە 16ەیە ئەمە ڕێژەیەکی زۆر نییە بۆ عێراق ستانداردە جیهانیەکە بێت چەند بێت یعنی ڕێژەی لە 16 و پوینت 5 جەنابیش هەر بە پێوەی کە پێشتریش باس لێەوە کردووە یعنی ئێوە هەڵسەنگاندنتان بۆ ئەمە چییە ینی کەواتە بێت چنی خەڵکی عێراق لە ئیشابن لە کارابن بێگومان ئەو ژمارەیە ژمارەیەکی بەرزە بێگومان ستاندارد نییە بۆ وڵاتێکی وەکو عێراق کە ئابوووریەکی پتە و بەهێزی هەیە داهاتی باشە بەڵام ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە دۆخی عێراق کە دۆخێکی ئاسایی نییە بەو هۆی کە ئێمە کەرتی تایبەتمان لاوازە تەنها خەڵک لە حکوومەتدا زیاتر دەتوانێت کاری دەست بکەوێ بۆیە لەو ڕۆوە دەتوانین بڵین تا حدێک ئاساییە لە هەمان کاتیشدا ئێمە ژمارەیەکی ورترمان ڕەنگە دەست بکەوێ ئەگەر ئەو ڕووپێوی ئەنجامدرا دەستمان بکەوت و ئەنجامەکەیمان بێتەوە دەست لە 16 ئەمە بەڕاستی مەترسیدارە ینی لە 2022دا لە 16 بۆ بێ ئیستا گەنجانێکی دیکە دێنەوە نێو مەیدانەکە تەمەنی کارکردنیانێ هێزی کارکردنیانێ لەناو عێراقە کاریان دەست ناکەوێت دەچنە دەرەوەی عێراق ئەمە مەترسیەوە ساڵانێکی دیکە لە چەند ساڵی داهاتوودا عێراق گەنجی تێدا نامێنێ ئەبێت بە وڵاتێکە هەمووی بە ساڵات چوو دەبێت ئەبێ ئەمەش ڕەچاو بکرێت بەڕێز عەبدولزەهرە هینداوی جەنابەت ئێستاکە لەو پۆستەیە وەکو تەبێژی وەزارەتی پلاندانان بێگومانە بێ ڕەچاوی ئەم خاڵەتان کردبێت کە داهاتووی عێراق لە بەرچاو بگیرێت باس لەوە کرد کە ئەوەی کە هەیشا لە کەرتی حکومیدا کار دەکەن کۆمپانیاکان توانای ئەوەیان نییە
هەلیکار بڕەخسێنن. بۆچی لە عێراقدا وا ناکرێ ببێ بە وڵاتێک یعنی با پیشەسازی وڵاتێکی پیشەسازیش نەبێ بەڵام بپی پێویست ببوژێتەوە. یعنی عێراق بای ئەوە توانای تێدا مودەی تێدا کە بتوانرێت کۆمپانیا و کارگەی پیشەسازی تێدا دروست بکرێت. ینی بێگومان ئێوە کەم تا زۆرێک ئاگداری پلانەکانی حکومت و ئەم کابینێن لە داهاتوودا و لەم ساڵدا کار دەکرێت بۆ ئەوەی کۆمپانیای پیشەسازی و کۆمپانیای تایبەت و کەرتی تایبەت بتوانێت ڕێژەی بێکاری کەم کاتەوە، یعنی لەم ڕێگەیەوە دەرفەتەکان کەمکەنەوە دەرفەت بڕەخسێنن بۆ کار. يعني اكو توجه پرسیارەکەم دووبارە بکەمەوە. باشە پرسیارەکەم دووبارەکەمەوە بۆی پلانی عێراق چی دەبێت بۆی کە کۆمپانیا لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بتوانرێت هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنرێت. ئەوە ڕەچاو بکرێت کە لە ساڵانی داهاتوو چەند ساڵی داهاتوودا عێراق نەبێت بە وڵاتێک تەنها بە ساڵاتوانی تیا بمێننەوە کە ئەمیش توانای کارکردنیان نییە. بێگومان ئەم بابەتە زۆر گرنگە لە ئێستادا حکوومەتی عێراق سیاسەتێکی کردداری و ڕاستەقینەی دەست پێ کردووە بۆ ئەوەی ئێمە جگە لە حکوومەت بتوانین لە کەرتی تایبەت و لە کۆمپانیەکان لە ڕێگەی وەبەرهێنانەوە هەلی کارێکی زۆر زیاتر پەیدا بکەین و بەدەست بێنین. لەو چوارچێوەیەدا بێگومان سەرۆکوەزیران خۆی سەرپەرشتی چاودێریکردنی و جێبەجێکردنی ئەو سیاسەتەی وەزارەتی پلاندانانی کردووە. هەمومان کۆدەنجین لەسەرەوەی کە گەشە پێدانی وڵاتەکەمان پەیوەستە بە بەشداریکردنی کەرتی تایبەت لە هەموو بوارەکاندا. لە هەمان کاتدا پلانێکی ڕوونیشمان هەیە کە ئێمە لە ماوەی داهاتوودا ڕای دەگەێنین. من تۆزە پێشستا هێندەوردەکاریم باس کرد کە پەیوەستە بە پلانی درێژخایانی 5 ساڵی ئێمە بۆ فراوانکردنی سەرچاوەکانی داهاتی دەوڵەت. لە هەمان کاتدا چۆنیەتی پێکەوە کارکردنی کۆمپانیەکانی ئەوانەی کە حکوومەت خاوەندارەتیان دەکات لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆ ئەوەی ئەمەش ببێتە بەشێکی دیکە لە پێکەوە کارکردنی هەردوو کەرت بۆ زیادکردنی دەرفەتەکانی کار بۆ بژانەوەی زیاتری کەرتی ئابووری. لە هەمان کاتیشدا ئێمە لە کەرتی پیشەسازیدا لە چوارچێوەی یاسای بودجە و حکوومەتیشدا بودجەیەکی تایبەت تەرخان کراوە بۆ پەرەپێدانی کەرتی پیشەسازی. لە هەمان کاتیشدا بودجەیەکی گەورە بۆ ڕوبەڕوونەوەی کێشەی نیشتەجێبوون تەرخان کراوە و ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان ژمارەیەک پرۆژەی گەورەی نیشتەجێبوون ڕاگەندران. بڕی ئەو پارەیە چەندەکە تەرخان کراوە بۆ پرۆژەی نیشتەجێبوون؟ ئێمە تا ئێستا بودجەکەمان ڕەنگە هێشتا لەبەردەست نەبێ و ئەوەی کە بەلای ئێمەشۆ گرنگە گۆڕینی سیاسەتی دەوڵەتە لە سیاسەتی تاک سەرچاویەوە بۆ سەرچاوی فرەجۆر وەت لە هەمان کاتدا گرنگیدان بە شاری نیشتەجێبوونی نوێ. لە ئێستادا زیاتر لە 15 پرۆژەی نیشتەجێبوون لە مۆڵەتدان و کاریان تیا دەکرێت. ئەو شارانە ژێرخانی زۆر باشیان دەبێ. لە هەمان کاتدا ئاو و کارەبا و پرۆژە خزمەتگوزاریەکانی دیکەشیان تێدا دەبێت. لە هەمان کاتدا ئێوەگەدارن کە ئێمە سندوقی عێراقیش بۆ وەبەرهێنانمان ڕاگەیاندووە لە چوارچێوەی یاسای بودجەدا کە ئەم کەرتەش ئەم سندوقەش پشتیوانی پرۆژەکان دەکات و بە شێوەی قەرز بودجەیان پێدەدات. ئەوەش دەچێتە چوارچێوەی سیاسەتی حکوومەت بۆ پەرەپێدانی کەرتی وەبەرهێنان و فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهات.
بۆیە من پێم وایە حکوومەت هەوڵی داوە زۆر بەبەهێزیەوە چارەسەری ئەو کێشانە بکە کە لە حکوومەتەکانی پێشتورەوە زۆر باش بەردەوام بوون ئێمە دەمانەوێت چارەسەریان بکەین. باش ئێوە ئاگدارن کە گەنجانی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دێنە نێو هەرێمی کوردستان بە پڕەپارەیەکی کەمتر لە ناو هەرێمی کوردستان ئەو کرێکارانی کە کار دەکەن کارەکەن مەبەستم کاری ئازادە بە بڕێک پاری کەم ئەم گەنجانە کە توانایەکی زۆر باشیانەیە ڕەنگە لە ناو پارێزگاکانی عێراقە دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ زۆر بە دڵسۆزیشەوە ئەو کارە بکەن. ئاگدارن کە ژمارەیەکی زۆری گەنجان دێنە ناو هەرێمی کوردستانەوە بە پڕپارێکی کەم کار دەکەن و بۆچی دێن بۆچی لە ناوەڕاست و باشووری عێراق تەنانەت کرێکاری وەکو پیشەکەیان بێگومان پیرۆزە کرێکاری بیناسازیان دەست ناکەوێت. ساڵی ڕابردوودا دۆخی وڵاتەکەمان بە شێوەیەکی گشتی یەکێک لەو هۆکارانە بووە کە گەنجان هاتوون بۆ کوردستان وە بێگومان هۆکاری تریش هەبووە بەڵام لە ئێستادا گەنجانێکی زۆر کە خاوەن پرۆژەی خۆیانن گەڕاونەتەوە بۆ پارێزگاکانی خۆیان و پرۆژەی خۆیان دەست پێ کردووە. من لە ئێستا تۆزە پێشتا باسم کرد کە بۆ نمونە یەکێ لەو پرۆژانە کە زۆر گرینگە پرۆژەی چارەسەرکردنی کێشەی هاتوچۆیە لە بەغدای پایتەخت لە ڕێگای ڕاگەیاندنی سەدان پرۆژەی هاتوچۆوە. لە هەمان کادا ئێمە باسی پرۆژەی تازەمان کرد بۆ نیشتەجێبوون بۆ هاتوچۆ و زۆر پرۆژەی تریش بێگومان بوونی ئەو پرۆژانە و باشتربوونی دۆخی ناوچەکانی پاشور و ناوەڕاستی عێراق یەکێک لە ئاماژە باشەکان دەبێ بۆ گەڕانەوەی ئەو دەستی کارانە بۆ ناوچەکانی خۆیان. ئێمە لە مانگی کۆتایی مانگی ساڵی ڕابردووشە هەوڵمان داوە و بابەتە زیاتر باس بکەین لەگەڵ کەرتی تایبەت دانیشتین و داوامان لێکردن کە هەوڵ بدەن جۆرێک لە گەرنتی بدەن و یاسای کار جێبەجێ بکەن کە ئەرک و مافی کرێکار و کارمەند لە کەرتی تایبەتدا دابین دەکات کە کاتێک گەنجێک بە دوای کارێکدا دەگەڕێت بتوانێت گەرنتی ژیانی بکات. باش دیارە من لەبەر ڕۆشنایی ئەوەی وەکو میدیاکارێک وەکو ئەو خەمخۆری کە بۆ عێراق دوجار مرۆڤایەتی پێش هەموو شتێکە ڕەگەز و نەتەوە و ئاین و کۆمەڵێک بابەتی دیکە لێک ناگرێتەوە لە کاتی مرۆڤایەتیە دایانبینی لە ناو شەقامەکانی هەرێمی کوردستاندا بێگومان هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر کەم و کورتیشی هەبێ بێگومان کەم و کورتیەکانیانە بین باوەشی کردوتەوە بۆ تەواوی ئەو کەسانی کە دێنە نێو هەرێمی کوردستان مەبەستی کارکردن بێ وەکو پەنابەر بەڵام بەشێک لەو خوشک و برا عەرەبانی کە دێنە نێو هەرێمی کوردستان لە نێو شەقامەکان دامێننەوە لە پێناو دەستکەوتنی بڕەپارەیەکی کەمدا ئەمە ویژدانمان ئازارەدات. بەڵێ ئەگەڕێنەوە مەبستم ئەو نەبوو کە بڵێم هەرێم جیاوازە لە پارێزگاکانی تر بێگومان عێراق وڵاتی هەمومانە بە هەمان شێوە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هاوڵاتی عێراقی ئازادە لەوەی کە لەکوێ بژی لەکوێ کار بکات بێگومان ئەمە بۆ هاوڵاتیشی هەرێمی کوردستانیش ڕاستە کە لەکوێ بێوێ کار بکات ئازادە چونکە دەستور ئەو مافی پێداوە و گەرنتی کردووە. بۆیە ئەگەر کەسێک هەلی کارێکی دەستکەوت لە شارێک وەتوانی بۆی بچێت و تێیدا بمێنێتەوە بێگومان هیچ کێشەیەکی نییە. مەبستی من تەنها ئەوە بوو لەگەڕانەوە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکە دیارە منیش لە مەبەستەکەوتێکەوەی تشم بێگومان خەڵکی هەرێمی کوردستانیش دێنە نێو ناوەڕاست و باشووری عێراق بۆ کارکردن بەڵام ڕەنگە جیاوازیەکە بێت کرد لە جۆری ئەو کاری کە لە هەرێمی کوردستانەوە دەچنە ئەوێ
و لە هەرێمی کوردستانیش بێگومان کەم و کورتیمان هەر بەدی دەکرێت. من دوو پرسیاری دیکە هەوڵ دەدەم لە کۆتایی بەرنامەکە ئاڕاستی جەنابە بکەم بە کورتی، ئەویش ڕێژەی لەدایکبوون و مردن لە 2023دا چەند بووە ئەگەر جەنابە ئامارەکەت لەبەردەستا بێ؟ سەبارەت بە لەدایکبووان 1,200,000 کەس ساڵانە لەدایک دەبێت لە عێراق کە ڕێژەی دانیشتوان زیاتر لە 2% لە عێراقدا. لە چەند ساڵی ڕابردوودا پەیوەست بە ژمارەی مردووانیش بێگومان ژمارەکە کەمترە، واتە ژمارەی مردن لە ژمارەی لەدایکبوون کەمترە. بێگومانەوەش پەیوەستە بە باشتربوونی چاودێری تەندروستی و باشتربوونی ژیان بەگشتی لە وڵاتەکەماندا. بێگومانەوە لە پێشتر ئامارێکمان هەبوو کە ئاماری لەدایکبووان و مردنی تیا بوو لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا. بێگومان بە ڕێژەی جیاواز ساڵانە ڕێژەی لەدایکبوون زیاتر بووە لە ڕێژەی مردن. بەپێی هەر ساڵێکیش بێگومان دۆخەکە جیاواز بووە. لە هەندێک ساڵدا با بڵێین هۆکارەکانی مردن جیاواز بووە، ساڵی وا هەبوو هاتشۆ بووە، ساڵی وا هەبووە نەخۆشی بووە. باش، دوا پرسیارم بەڕێز عەبدولزەهرە، ئەویش سەبارەت بە دەنگۆیەک یاخود بڕیارێکی نوێک و دەنگۆ بڵاو بێتەوە. جا نازانم ئەمەوێت وەڵامە کۆتاییەکەی لە زاری جەنابتەوە وەربگرم ئەگەر پەیوەندی بە وەزارەتی پلاندانانی عێراقەوە بێ. ئەویش بڕیارێک دراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەوەی کە ڕەگەزنامەی و باری شارستانی لە عێراقدا گۆڕانکاری بەسەردا بێ. هەر کەسێک دەتوانێت باری شارستانی و ڕەگەزنامەکەی لە هەر پارێزگایەکە بێت گۆڕانکاری بەسەرکە. خوشکوبرایانی عەرەب دەتوان ڕەگەزنامەی باری شارستانیان بخەنە هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئەمە تۆزێک ڕەنگی کێشەی دروست کرێت بۆ ئەو ناوچانەی کە بە ناوچەی کێشە لەسەر یاخود خاڵی هاوبەش سنووری هاوبەش لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا دەنرێن. ئەم بڕیارە تا چەند ڕاستە و لە کێوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر ڕاستە ئەم دەنگۆیە؟ تا ئێستا زانیاریم لەسەر ئەمە نییە، یعنی ناتوانم پشڕاستی بکەمەوە، بەڵام بە گوێرەی دەستور بە گوێرەی دەستور کە لە هەموو ناوچەکانی عێراق پابەندی بەجێبەجێکردنی دەستور هەر هاوڵاتیەک یەکێکە لە مافەکانی هەر هاوڵاتیەک کە بە هەر هۆکارێک بە مەبەستی ژیانکردن یان بە مەبەستی خوێندن یان بە مەبەستی کار دەتوانێت گۆڕانکاری لە شوێنی کار و شوێنی مانەوە و ژیانی خۆیدا بکات. بەس ڕەگەزنامەکەینا ليست لدي معلومة حول وجود مثل هذا القرار. لەڕاستیە توانم بڵێم زانیاریم نییە. بەڵێ بەڕێز عەبدولزەهرە هینداوی وتەبێژ وەزارەتی پلاندانانی عێراق، من زۆر سوپاسیامان دەبوون تەکەم هەرچەنە چەند خولەکێک زیاتری شەشتمیتەوە کە جەنابەت کارە هەبوو. دووبارە سپاس بۆ ئامادەبوونە ماندوو نەبی